بەناوی خوای گەورە و میهرەبان، سوپاس بۆ خوای گەورە کە توانیمان یەکێک لە پلانی ساڵانەمان جێبەجێ بکەین. ئەمە یەکێک بوو لە پلانەکانمان کە دروستکردنی خواردنی کوردەواری بوو. مەبەستی سەرەکیشمان ناساندنی ئەم جینە تازە بوو بە خواردنە کۆنەکان بۆی ئاشنا بن بە هەموو جۆرە خواردنەکان و بیان ناسن. بە تایبەت بەڵێ بە تایبەت خواردنە کۆنەکان دۆکڵی و ترخێنە، نیسک، دۆڵمە، کفتە ئەو خواردانەمان ئامادە کردووە. ئێمە وەکو ئەنجومەنی خوشکانی حاجیەوە هەستاین بە سازدانی ئەم دروستکردنی خواردنی کوردەواری، وەکو ناساندنی خواردنی کوردەواری و بیرهێنانەوەی نەوەکانمان بۆ داهاتوو بووی. ئەم نوع خواردنانان لە یاد نەچێتەوانێ. مەبەستمان زیاتر ئەوە بوو خواردنەکانیشمان پێکهاتوو بوو لە کەشکە کە پێم دێ لە گەلم و لە گۆشتی حەیوان و دۆکڵی و کولەکە بەترش، دۆڵما، بریانی و کفتە، هەموو خواردنە کوردەواریانە دروستمان کرد و میوانەکانیشمان بان کرد و خۆشحاڵ بووین لە هاتنتان بەخێر لەسەر. وەڵی لە ڕاستیداوە بۆیە ئەو خواردنە کوردەواریانەمان دروست کرد بۆ ئەوەی خۆشمان و جیلی داهاتووی خۆشمان ئەو خواردنانە لە دیار نەچێت، چونکە بە تایبەتی ئەمان ئەم خواردنە کوردەواریانە تام و چیژێکی تایبەتیان هەیە بۆ ئەوەی ئەوانش بۆ داهاتوو هەر لی بنێن و دروستی کەن، چونکە بەڕاستی لە ڕووی تەندروستیشەوە پێم وایە زۆر خواردنی کوردەواری بەسوودە. ئێمە وەکو ئەنجومەنی خوشکانی حاجیەوە هەستاین بە سازدانی ئەم فیستیڤاڵی خواردنی کوردەواری بۆی کە جیلی تازە و نەوەی تازە ئاشنا بکەین بە خواردنە کوردەواریەکان. من وەک خۆم بە خواردنی قوڕا و بەشداریم کردبوو کە خواردنێکی کۆنی کوردەواریە و لە دەڤەری ڕاپەڕین بە تایبەتی کە خەڵک تام و چێژێکی تایبەتی لێ دەبینێ. وەروە خواردنانی ترکە ئەم خوشکانە ئامادەیان کردبوو، دۆکڵی و یاپراغ و وەروە کفتە و شفتە و بریانی و هەندێک خواردنی تر بوو کە سوپاس بەخوای گەورە بوو ئەوەی جێی خۆشحاڵی ئەوانەی کە سەردانیان کردین و هیوادارین لە ساڵانی تریش بە شێوازێکی بەرفراوانتر تێدا بەردەوامی هەبێ و خوشکانی تر و برایانیش تێدا بەشدار بوون. ئێمە وەکو خوشکانی ئەنجومەنی عاجیەوە ئەو فستیڤاڵەمان کردوێتەوە هەموو چالاکێکی ساڵانە، هەمیش وەکەوەی ئەو جیلەی ئێستا کە دائیما خواردنی دلیڤەری و ئەوانە داوا دەکەن. ئێمە ئەو خواردنە کوردەواریانەمان ئامادە کردووە بۆ ئەوەی جیلی تازە فێر ببن کە خواردنی کوردەواری چۆنە. خواردنەکانیشمان قوڕاوە، کوبەیە و کفتەیە، گەنمەفتاوە، هەموو ئەو جۆرە خواردنانەیە. ئەو خواردنە کوردەواریانەمان حازرکردن. میشۆ خۆم بەشدار بووم بە سوبی نیسک و هەدەف و ئامانجمان لە ئەو فیستیڤاڵە ئەوە بوو کە خەڵکان و خۆشەویستانمان بەیەکەوە کۆ بکەینەوە و ناساندنی ئەو خواردنە کوردەواریانەش بە جیلی تازە. بەڕاستی خەڵکی جیلی تازە و خواردنانی لەبیر چوونەوە، بۆیە پێمان خۆش بوو ئەو گرنگی بۆ کارە بدەین لەبەرەوەی بهێنینەوە بیر نەوە تازەکانمان کاوانەی جیلی تازەنە بە بیریان بینەوە کە ئەو خواردنە بە تام و چێژانەش هەن جگە لە دلیڤەری و ئەو خواردانەی کە لە بازار خەڵک ئێستا بە ئامادەکراوی دایانخوا. دەستخۆشی لە ئەستافی شکانی ئەنجومەن و گشت ئەندامانی برایان دەکەم بۆ ڕێکخستنی ئەم ئاهەنگە. بەجددی ئاهەنگێکە لەو شێوە زۆر پێویستە بەتابەت بۆ گەنجانی ئەم سەردەمە کە لەو سەردەمەدا
زۆر ئاشنای خواردنا خێراییەکان وەکو فاستفودەوانە ئاهەنگ گێڕانێکی وەک ئەمە زۆر پێویستە ئاشنابوون بە خواردنا کورتەواریەکان و ئاشتاکردنیان بە گەنجان بەجددی ئێستا پرسیار لە هەر کەسێک دەکەی ناتوانێت ناوێک بڵێت ناگی خواردنی کوردەواری بڵێت بەڵام شاگەر بێت و هەر پرسیارێکی تری خواردنی تریان لێ بکەین زۆر باشترین بۆیە هیوادارم ئەم ئاهەنگە بەردەوام بێ و دەستخۆشیان لێ دەکەم و بەردەوام بن ئینشاءالله.